مانگی ئازاری ئەم ساڵ 4 ساڵ تێپەڕی بەسەر دەستپێکردنی خۆپیشاندانەکانی سووریادا کە بەپێی ئاماری نەتەوە یەکگرتوەکان نزیکەی 1,200,000 کەس لە ماوەی ئەم 4 ساڵەدا کوژراون و بریندار بوون. خۆپیشاندانەکانی سووریا دوای خۆپیشاندانەکانی وڵاتانی میسر و تونس و لیبیا هات کە دواتر وەک بەهاری عەرەبی ناویان دەرکرد. هەوڵاتیان بۆ دەربڕینی ناڕەزایی بەرامبەر با سیاسەتی بەڕێوەبردننی وڵاتەکانیان ڕژانە سەر شەقامەکان و لە ئەنجامی پێکدادانەکانی نێوان خۆپیشاندەران و هێزەکانی حکوومەتی ئەو وڵاتانە بە هەزاران کەس لە هەردوولا کوژران و بریندار بوون. لەناو ئەو وڵاتانی ناڕەزایی و خۆپیشاندانی بەخۆبینی وڵاتی سووریا زۆرترین کوژراوی تێدا تۆمار کراوە کە ژمارەیان بەدەیان هەزار کەس دەخەمرێنرێت جگە لە ئاوارەبوونی ملیۆنان کەس بۆ وڵاتانی دەوروبەری سووریا کە بە گەورەترین کارەساتی مرۆیی دادەنرێت لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە ئامارێکیدا ڕایگەیاندووە دوای 4 ساڵ لە تێپەڕبوونی خۆپیشاندانەکانی سووریا زیاتر لە 200,000 کەس کوژراون و نزیکەی 1 ملیۆن کەس بریندار بوون. لەگەڵەوەشدا بەهۆی بەردەوامی شەڕ و پێکدادانەکان پێشبینی بەرزبوونەوەی ئەم ژمارەیە دەکرێت لە کوژراوان و برینداران. ڕەوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ کە بارەگاکەی لە شاری لەندەنە و لە ڕێگەی سەرچاوەکانیەوە لە ناو سووریادا بەردەوام زانیاری لەسەر شەڕ و پێکدادانەکانی ئەو وڵاتە کۆ دەکاتەوە. لە نوێترین راپۆرتیدا ئاماژەی بەوە کردووە لە ماوەی 4 ساڵی بەردەوامی پێکدادانەکاندا نزیکەی 130,000 کەس لە چەکدارانی ئۆپۆزیسیۆن و سوپای سووریا کوژراون کە زیاتر لە 50,000یان سەربازی سوپای سووریان. باپێی راپۆرتەکەی نەتەوە یەکگرتوەکانیش زۆربەی کوژراوەکان لە هاوڵاتیانی مەدەنین کە بەشێکی زۆریان ژن و منداڵن کە بەهۆی بەکارهێنانی چەکی قورس و سووک و بۆردومانی زەمینی و بۆردومانی کیمیاوی و هەروەها بۆردومانی ئاسمانیەوە لەو شوێنانەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی تێدان کوژراون. هەرچەندە حکوومەتی سووریا ڕەتی دەکاتەوە بۆردومانی ئاسمانی لەو شوێنانە ئەنجام دابێت کە خەڵکی تێدایە، بەڵام بەپێی ئەو بەڵگانەی بەردەست کەوتون لە ئەنجامی بۆردومانەکان ژمارێکی زۆر خەڵکی مەدەنی کوژراون و بریندار بوون کە زۆربەیان ژن و منداڵن دوای 4 ساڵ لە بەردەوامی خۆپیشاندانەکان و تند و تیژەکان. بەڵام تا ئێستا قەیرانی سووریا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە و دروستبوونی داعش و چەند گروپێکی تری چەکداری لە وڵاتە بارودۆخەکەی زیاتر ئالۆز کردووە. هەوڵەکانی دوورخستنەوەی بەشار ئەسەدیش لە دەسەڵات تا ڕادەیەکی زۆر کەمی کردووە.